لروجا جیهانی فریاگوزاریان دست پێکدا بە ئامادە بوونە پارێزگارê Hewlêrê û Wezareta Tenduristî çendîn çalakî hatin li darxistin û têda nimayişa torombêlên hawar hatine hatine kirin û çendîn rênmayiyên saxlemiyê li ser welatiyên bajêrê Hewlêrê hatin pervekirin. ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی فریاگوزاریە ئەو فریاگوزارەی کە لەسەر ئاستی جیهان ناساون بە هەم تیمە سەرەتاییەکان و هەم ئیسعافەکانی کە بەو شێوازەی کە معلومن دەگەنە سەر حادیسەکان و پێش سەرەتاترین خزمەت گوزاری تەندروستیەکان پێشکەس بە لێقەوماوان دەکەن ئەوانەی کە پێویست دەبی کە ئەرکێکی گەورە و پیرۆزە بۆ ڕزگارکردنی گیانی چەندین کە چکە و لە حەزاتی یەکەم کە زۆر گرنگە کە دەکەنە سەر حادیسەکە و هەر زۆرە حادیسەیەک بی وەرێڤەبەرê tenduristiya giştiya bajêrê Hewlêrê xuya dike ji ber zûriya xelkê deverê û berên cengî û ji mareka zûriya awaran hatiye pêtiviya me petir bi derman û ambulansa ye. پێویستمان بە تیمی زیاتر هەیە لە ژمارە ئەمبولانسەکان چکە ئێمە ئەمبولانسەکان بەهۆی خێرایی دارایی و ژمارەیەک لە ئەمبولانس لە کار کەوتووە یان هەندێکیان قدرەتی کارکردنی نەماوە بەڵام ئێمە پێویستمان پێ چکە لە ڕووداوەکانی ڕابردووش لە ساڵانی ڕابردوو ژمارەیەک لە ئەمبولانسەکانمان بەداخەوە لە کار کەوتن بە تایبەتی لە تەقینەوەکەی بەردەم ئاسایشی هەولێر ئەگەر بینیتان ژمارەیەک لە ئەمبولانسەکانمان لە یەکەمین دقیقە گەیشتە سەر ڕووداوەکە لە تەقینەوەی دووەمدا لە کارکەوتن و بەداخەوە. وەرێڤەبەرê giştiyê hewar hatina bajêrê Hewlêrê xuya dike tirseka zûriya li ser fermanberên me heye çunkî seredariyê digel kiryarên tirsinak û mirinê dikin û ji hikûmet û Wezareta Tenduristî dixwaze pitir digel wana hevkar bibe. یاسا فریاگوزاری سەرەتایی لە کوردستاندا برێن جگە لەوەش دەرباڵی تایبەتی مەترسی بۆ کارمەندان و تیمەکانی ئەمبولانس کە بەڕاستی ئێمە هیچ جیاوازێکمان نیە لەگەڵ ئەو کارمەندانەی کە لە نەخۆشخانەکانی شوێنەکە کار دەکەن بەڕاستی داوامی ئێمە کارکردنی ئێمە ئەو لە حەزەیە کە حرەکە دەکەین مەترسی بۆستە ژیانمان چوەکو ئەمبولانسەکان کە بە سوڕع لێ دەخڕون بۆ شوێنانەی کە ئێمە بەرەکانی جەنگ و ناخۆشی دەکەوێتە سەر ژیانمان جگە لەوەش کە کۆمەڵێک نەخۆشیمان ڕوبەڕووی خەڵک دەبینەوە نەخۆشی گوازراوە هەیە کە زۆر لە کارمەندەکانی دیکەی نەخۆشخانەکان دەربات نەبوونا فریاگوزاریان سەرەتاییە dibe sedema ji navçûna çendîn cana û weka rêveberê hawar hatinê dibêje pêtiviya wana pitir bi hevkariya xelk û hikûmetê ye. Eyas Abdullah, NRT Hewlêr.